پلانە خەساندن کوردستان لە پڕێکا پەکەکەیان لە قەندیلەوە بۆ هاورد بە هاوکاریە قاسم سولەیمانی و بەشار ئەسەد شۆڕشگێڕی کوردیان لە کوردستان سووریە لەبینی ڕۆژ ئاوای ناو نەبوو کاکە بوو بە دروئیژین ڕۆژ ئاوای کوردستان من کوردیان لە سووریە نابوو شتێک بەناوە کوردستانە سووریە بە درۆ بە کورد ئێژی تۆ ئیرادەی کوردی و درۆ ئیستە کورد ناکوژرێت ئیستە نایان کوژن دەیبا ئەو وەختە لە دەمەشق بیان کوشتایانە کاکەم فڵتە چییە لە ناوە کووردا دروست بووگە تۆ نەتێشتە ئەحمەد شەر بە تەنهایی بڕاتە دەمەشق با 10,000 لە دەمەشق بکوژیایە بۆ هێشتت ئەحمەد شەر بە تاکە کەسی ببێ بە نێرەکە رەسوول من هەرو کاتە شوتم دابەن لە ئەحمەد شەرع بیکوژن لەبەرەوەی ئەحمەد شەرع ئەگەر بیکوژن کەسی تریتیانێ دیسانەوە شەوێت سڵتانێ بێ خۆشەویستان ئەمڕۆ لەگەڵ پیاوێکم هەموو جارێکاڵێن ئەو پیاوەی کە ڕاشکا و ڕازگۆیە لەگەڵ ئەو بیر و باوەڕێی کە خۆی هەیەی خۆی و ڕەوتەکەشی کە بەڕێز کاک پەیمان حەیدەریە ڕابەری ئاخێزی کوردەواری سەربەخۆن بەڵێ کاک پەیمان بەخێراتی سەرچاو خێر بێنێت چاوت خۆش بێ کاک پەیمان ئەبینین ئێستا ئێمە لە ناو گەرمەی کۆمەڵە گۆڕانکاری گەورە و کۆمەڵێک ڕووداوان کە بەداخەوە ئەبینین بە بەرچاوی خۆمانەوە وەکو ئەوتێ پلانێکی گەورە لە کووردە بۆ لە ناوبردنی کورد بە خێرایی دەستەکەم بە پرسیارەکە ئەڵێن ئایا ئەمەی کە ئێستا کە ڕوئەدا پەیوەندی بە پلانی لە ناوبردنی کوردەوە ئەو مامەڵەیی کە دەتەوەیە گرتوەکان و جیهان لە کوردی ئەیکەن یان نەزانی ئێمەیە لەگەڵ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانە بە تایبەتی لەگەڵ هێزی هاوپەیمانانە ئەوڵەن ئەو پلانی نابودکردنە کووردە بەدەستە کێ دروست بووگە و لە کەیەوە دروست بووگە ئەگەر مەبەستان ئەوەی کوردستانە سووریەس هەل لە سەرەتای دەستپێکردنە ئینقلابە خەڵکە سووریە پلانە خەساندنە کورد دەستی پێکرد کێ پلانی دانا؟ ئەو پلانە دەوڵەتە سووری دەوڵەتە ئێرانی و دەوڵەتی تورکی دایەنە سەبەبەکەش ئەوە بوو کە کورد لەو سەروبەندی شێوانی سووریە ناوێت پۆتەنسیێڵی شۆڕژگێڕی خۆی دەرخا ناوێت مەسەڵەن خەڵکی قامشت و خەڵکی حەڵەب و خەڵکی حەسەکە بەشداری شۆڕشی خەڵکی سووریە بن لە پڕێکا کابرایەکی گەورەیان لێ دەربێ سەرۆکێکی گەورەیان لێ دەرکەوێ کە بتوانێت بەشی خۆی ڕێبەرایەتیە ئەو شۆڕشە بکە لە پڕێکا پەکەکەیان لە قەندیلەوە بۆ هاورد بە هاوکاریە قاسم سولەیمانی و بەشار ئەسەد و لێو داشبوون بە پرۆکسیە ئەمریکا هەموو پۆتەنسیێڵی شۆڕشگێڕی کوردیان لە کوردستانە سووریە لە بینی بزانن هەر 100 ساڵ جارێک باشە ئەگەر ئەوان نەبوونە کاک پێمان بوورە ئەگەر ئەوانە بوونە ئەلتەرناتیڤ جێگرەوەی ئەوان کێ بوو مەسئلە ئەوە نەبوو کە جێگرەوەی ئەوان کێ بوو مەسەلە سەری ئەوە بوو کە گۆمە سووریە شەڵقا بوو و هەر کەسێ مەشایە بەبیرە خۆی بووایە مەجال نەدریا کە کوردیش بکەوێتە ناوە ئەم بازیە لە پڕێکا هاوردەیەکیان هاورددایانیا بەسەریە بەسەر بە هاوکاریە بەشار ئەسەد و دەوڵەتە ئێران ئەمە چی کرد؟ ئەمە دەرفەتی شۆڕشگێڕانەی سووریە کە بۆ کورد دەسیدا بوو لە کوردی سندەوە یعنی هاتنی پەکەکە پلانی لە ناوبردنی کورد بوو یان خەساندنی کورد بوو تەبیعەتەن ناوبردن ئەمەسە کە تۆ بزانی 100 ساڵی پێچێ لەوانەیە تۆ بەختی وات هەبێت دەوڵەتێکی دانراوی مستەقەڕ لە ناوەڕۆک و قڕۆڵ بێ کە قڕۆڵ بوو فرسەت ئەکرێتەوە دەرفەت ئەکرێتەوە تۆ لە کۆمەڵگایەکی 4-5 ملیۆنی لە پڕێکا هەموو جۆر ڕێکخراوەیەکە لێ تێتە دەرەوە ئەکرێت ڕۆڵەی قارەمانی وا بەهاتایەتە دەروی سەرۆکی سووریە بووایە بەڵام ئێستا خاوەنی کۆمەڵک دروست من کە باز لەوەکەن ئێمە بۆ ئازادی و بۆ ئەوە هەوڵە دەین یعنی خەڵکی زۆر دەدان بە جەنرال مەسعود عەبدی خۆشە بەو هێزەی کە هەیە لێوێ شەڕڤانان خۆشە نە دیارەوە نەڕیشنێکی مسلەتە یعنی دەسەڵاتی پیا کردووە بەسەر ئەو خەڵکە سوڵتەی هەیە و ئەو خەڵکە ئیستە بەندەی دەستی سوڵتەیە بندەستی دەستی سوڵتەیە و ئەو قسانە ئەکا بەڵام لە ڕاستیە تۆ ئەوڵەن بووی بە هێزی
زد شۆڕش هێزی دژە شۆڕش کێ بووە بە پەکەکە چۆن پەکەکە هێزی دژە شۆڕش بوو لە سووریە خەڵک ڕاپەڕی بوو بەرامبەر بە دەسەڵاتی بەشار ئەسەد دیارە دووەلی منتەقەی دەستیان تێکرد دیارە ماجرای ئینقلابی سووریە بەرەو ئینحراف چوو یەگەر ئەوان نەبوونە کۆمەڵێک داعش ئەو خەڵکی لە ناوە بن خەڵکی وێران کردبوو ناشرت ئەوان بۆ ڕێگریان کرد لەوەیکەوە داعش ئەو خەڵکە خەت و عام دەکات ناشرت نییە لە پرۆسەسا هەروواکە ئەوانیان دروست کرد داعشیان دروست کرد هەروواکە ئەوانیان دروست کرد ئەم شۆڕشە لە سووریە بخەسێنن و منحرفی بکەن تا بەشار ئەسەد بتوانێت 9 ملیۆن کەس بکوژێ لێژێریا بەشار ئەسەد بۆ 9 ملیۆن کەسی کوشت بۆ بەشار ئەسەدیان وەکو مەجبوری هێشتەوە لەبەرەوەی گروپگەل هەرچی گروپە پاشکەوتە ئیسلامی بوو فڕیاندا ئەوێ یعنی سووریان کرد بە شەڕی هەموو کەسێ ئەسن دەرفەت نەدریا بە کورد لە ناو سووریە کە خۆی دەرخا خەڵکی سووریە قیامی کردبوو هێزی پەکەکەیان هاورد وەکو دژی شۆڕش دژی قیام لە بەرامبەریانە وەستا لەگەڵ بەشار ئەسەد بوو پەکەکە لەگەڵ بەشار ئەسەد بوو پەکەکە لەگەڵ سوپای قودسە ئێران بوو لەم ئاخرانی شۆ لە ساڵە 2017 کەوت لەگەڵ ئەمریکا لە سەرماجەرای کوبانی و بوو بە هێزی پرۆکسیە ئەمریکا ئەو بوو قەسەدیان دروست کرد باشە ئێستاکە ئەم هەسەدەیە هۆکاری چییە کە ئەمانە ڕێگر بوون لە بەردەم ئەوەی کە خەڵکی ئەو وڵاتە داعش قەت و عامی بکە و ڕقیان گرت و شوێنەکانی تر هەمویان پاک کردەوە لە ئێستا هەر ئەمانە بوونەتەوە بە دوژمنی کورد بە دوژمنی ئەوانەی کە پارێزگاریان لێکردو لە دژی نا ئەو فەرمایشانەی کە ئێوە ئەیکەن دروست نییە بۆچی لەبەرەوەی ئێوە دەراوێشتەی نەتیجەیەک ئێستا ئەزانن یعنی ئێوە ئێستا مێژوویەک لە شەڕی ناوخۆیی سووریا زانن ئەو قسانەیش کە ئێوە ئەیکەن سوارە بەر ئەو نەتیجەیە کە ئەیزانن من ئەگەڕێمەوە ساڵی 2012 بەڵێ ساڵی 2012 کەس نێزانی سووریا چی لێ دێت ساڵی 2012 ئەگەر هەڵە نەبم یا 2013 کە شۆڕشە سووریا دەسی پێکرد بە دروشمەکانی ناوی خیابان بوو کە الشعب يريد إسقاط النظام ئەو یەکەم بازنەکان کە لێ جگێبوونە ناوی خۆیان نیە ئەرتشی ئازادی سووریە جێش الحڕە سووری کاکی جان ئێمە تا ئەگرا ئەو مێژووی کە جەنابەت باسیەکەی نازان با بگەڕێنەوە سەری ساڵی 2013 ئێستا لەگرا دەرفەت هەیە ئەو خەڵکەی کە خەڵکی قامشلووە خەڵکی حەسەکەیە ئەویش بەشداری ئەم شۆڕشە بێت ئەمەی کە بەرامبەر بە ئەسەد دەسی پێ کردووە ئەکرێ لەگرا تەیارێکی گەورەی کوردی دەسی پێ بکردایە ئەخرکێ بیکردایە نەبوو کاکی جان کە نەبوو پس ئەمە درۆ بوو ئەمە گەل لە ئێمە نەبوو لە ڕۆژ ئاوا ڕاپەڕی بوو ئەمە هەمان جاشە جاران بوو ئێستا لە بەرگە پێکەکە عەزیزیانەمەی کە تۆ بێژی من خەڵکێکم هەیە بە شوێن ئازادیان ناڕوە خەڵکێکم هەیە باوەڕی بەوە نییە کە دەبێت سەر بەخۆ ئێستا قسانی بە ڕێزیکەیەکی کاک پەیماناڵێن ئەچێتە بازنی بەرژەوەندی پارتیەوە کە هێزەکەی بە ناوی ڕۆژ کە قەسەدە ڕێگەی نەدا بچێتەوە کاکە ئەڕواتە بەرژەوەندی هەر کەسێکەوە ئەمە واقعیەتە تاریخیە من کارم بەم دووگانە دروستکردن و درۆفشەیە نییە ئەگەر ئەمەی کە ئێوە پێی ئێژن هێزە پەکەکە هیچ واقعیەتێکی مەیدانی و ناوەکی و دەرونی و دەراوێشتە و هەڵقڵاوی بیرکردنەوە و نەتیجەی شۆڕشە مردمە کوردوایە ئیستا لە ناخی دانە بەدانێ ئەم خەڵکە کوردە وەستا بوو ئێساوانە نەخیر ئەوە نییە لە هەموو چوار پاشەکەەوە خەڵکی بەجان و دڵ لەگەڵیانایە ئەبینین خەڵکی ئێستا پەیتا ئەوە تەعاتوفە و ئەوە کەڵکووەرگرتنن لە میدیاس لەلایەنە پەکەکەوە هەر ئینسانە بە شەرەفێک تەسویرە هەر ئینسانێکی تر بە بێحورمەتی پێکردن و بێکەرامەتکردنی ببینێ پێی ناخۆشە ئەگەریش ئەو کەسە هەستێکی نزیکایەتی وەکو هاوسۆزی هاوخەمی هاوچارە نووسی هاوڕەگەزی لەگەڵا بکات ئەمەی تۆ ئەیوێنی دەراوێشتەی ئەو فایلانەسە وا پەکەکە خەریکە ئەیداتە دەرەوە لە فڕەدانە کچە گریلا بەرەو خوارەوە لە ئیهانەکردنە بە ئەو کەنیشکە
گریلانەی کە ئەیانداتە دەرەوە خەڵکیش گەنجە و ئینسانە و مەردە و عاتفەی هەیە و ئەو ئیهانە مستەقیم بە خۆی ئەزانێت کەس نەبوو پێکەکە ئەڕوات ئەو لەسەر شعوری ئینسانی خۆی ئەڕوات لەسەر سۆزی ئینسانی خۆی ئەڕوات بە دینی ئەو دیمەنانە ئەڕوات ئێستازانی پەکەکە و دیمەنانە بۆ دروستەکە بۆ دروستی ئەکات تا عاتفی ئەو خەڵکە دەرگیرکە کۆمەڵێکی بەرەو ڕۆژ ئاوا ئەڕوا بە قەوڵە خۆیان ڕۆژ ئاوا کە ئێمە نەمانزای ڕۆژ ئاوای کوێیە ڕۆژاوای کوردستان کورنەوەڵا کاکە ڕۆژئاوای ڕۆژ ئاوای ناو نەبوو کاکە بوو بە دروئیژین ڕۆژ ئاوای کوردستان ئەمە ناوی ڕۆژ ئاوا بوو یعنی بە زوانە عەرەبی غروب ئێمەش نەمەزانین ئەمانە غروبی کوێن بزانە کاکی جان ئەم سەر و بەندە وا عاتفە هەڵقوڵاوە و گشتی ناڕەحەتە و تێکچووگە تۆ ئیشە پلانەکەی پشتە پەردە بخوێنی تۆ خەریکە چین ئەگەر من گەرەکمی بە وردی لەسەری قسە بکەم ئەمەی ئێستا ڕوئەدا جەماعەتە پەکەکە مەئموریەتە خۆیان لە سووریە تەواو کرد کوردیان لە سووریە نابود کرد کوردیان کۆچان بە مەلایین کورد سووریە ئاوارەی ئوروپا بوو ئیتریش ناگەڕێتەوە شتێک بەناوە کوردستانە سووریە نەما باشە ئەم هێزە کە لەوێ بوو هێزی هاوپەیمانیان ئەیانوت ئەمانە هاوپەیمانی ئێمە زۆر ئیشان ینی یارمەتی ئێمەیاندا و هاوکاری ئەمەیان کردووە لە ڕاگرتن لە ناوبردنی داعشە هەر ئەمانە هاتن ئێستاکە پشتیان بەردان ینی ئێمەیان بۆچی نەبوو پشتیان بەردامون کاکە ئەمانە هێزی پرۆکسی ئەمریکا بوون پرۆکسی ئەوسا لە ئەوروپاشا هەبوو هێزی مزوریان پێوتن مزور یعنی پارە ئەدەی بە کابرا شەڕە بۆکە من لە پنتاگونەوە هێز نایێنم من لە ئیاڵاتە متحدەی ئەمریکا سەربازە ئەمریکی بۆ نایێرم من دۆلارە بۆ تێرم چەکە بۆ تێرم معلوماتە بۆ تێرم حمایەتی ئاسمانگە لێ یەکەم دوایشی پێ نەما خوا حەفیزی پارەت وەرنەگرتووە بەشێک ناڕاستە خۆ تۆمبارەکدانی بەمەیانە تەبیعەتەن خۆ دنیا هەروە کارەکە کاکە تۆ هاتووی من تۆم بەکرێ گرتووە مەبەستم تۆ وتوتە من ئەمەم لە دەست دێم شەڕاکە مژتم ئەو پارە ئەوەش چەک ئەوەش حمایەتی ئاسمان کارتەوە بوو خوات لەگەڵ بێ تەوا لە ڤیددیوەکە باز لەوەکەی کە ئەگەر ئەمانە ئەیانە بێت پێما بێ ڤیددیۆکەش کۆنە باز لەوەکەیت کچێکی قەناز بەدەست بچێت و ئەم کابرایە ئەم ئەحمە شەرعە بکوژێ مەبەستی چی بوو لە ڤیددیۆیە بزان کاکی جان تۆ لەسەر واقعی سیاست خەریکی قسەکەی با من تۆ بگەڕێنمەوە ساڵێک دوای ئێستا ببەخشە پێش ئێستا لە پڕێکا ئێلامیان کرد شارە لە ئیدلیبەوە هێزدا بەزی بۆ حەڵەب لە ئیدلیبەوە مقابلەیەکیان لەگەڵ محەممەد جەولانی کرا و کاتە محەممەد جەولانی ناوبوو محەممەد جەولانی وتی ئێمە لە ئیدلیبەوە 7 ساڵە خەریکین تەدری ببێنین مؤسسات داهەنین قانون دائنین لەبەرەوەی دیسیپلینی قانونیمان بێت لە وڵاتە قانون حکمەکە لە وڵاتە فیرقە حکم ناکە هیچ ئیلتجا و جبهەیەکی سیاسی حکم ناکە قانون حکمەکە بەڵێ من لەوێ ئاماژەم کرد گوتم ئام ئەحمەد شەرعە بردوویانەتە ئیدلیب ئاموزشیان داوە تا دەوڵەتی موقەتی سووریە پێ دروستکەن ڕاهێنایان پێ کردووە بەڵێ هەر بەو بەرادەرانە پێکاکامە وت و چەلەنجم کردن وتم یعنی من بخنە درۆوە ئێوە سابتی بکەن کوردن و مەردن و نابەزن هەرگز ئێوە سابتی بکەن ئێوە زۆرتان پێخۆشە خەڵک بە گەوج و کەرتان بزانێ بەڵام ئێوە نەگەوجن نەکەرن ئێوە مەئموریەتێکیان پێتان داگە جانتاپارەیان پێتان داگە ڕۆڵتان هەر ئەوەسە ئێوە ئێستا 150,000 هێزی قەسەدتان هەست سووریەیە دموکراتیک بەڵێ سووریەیە دموکراتیک تۆ سووریت جەهانە عەرەب سەلاحەدینی شۆبیر تێرێتەوە ئوممەی ئیسلامی مەمالیکە تورکی شۆبیر تێرێتەوە یعنی مخالفەیان نییە کە تۆ وەکو ئەوان بی کە بڵێ من سووریم کە بڵێ من جوزی ئوممەی ئیسلامیم
کەس بەرگیری بە تۆ ناکات یا خەکاک پەیمان لێرە پارادۆکسەکە هەیە تۆ لەلایەکە وەڵێ ئەمانە سووری بوون و ئەمانە باسی کوردیان نەکردو ئەی بۆ دژی ئەمانە کورە کاکی جان ئیجازە بدە بام قسەکەم تەواو بکەم بەڵێ ئێستا تۆ هێزێکی پرۆکسی ئیاڵەتی متحدەی ئەمریکای بە 150,000 باشە بە درۆ بە کورد ئێژی تۆ ئیرادەی کوردی و درۆەکەی ێ باشە بە کوردەکە لە بەڵام بە سوورەکەڵە برایەتی گەلالمانەوێت و دیموکراسیمانەوێ کورد کاکی جان مسئلە سەریە وەسە ئەمریکا و ئیسرائیل نە تورکیە ئەمریکا و ئیسرائیل و عەرەبستانی سعودی بە ئەحمەد شەرع ئیجازەیان داوە بڕوا دەمشق بگرێ پارەیان داوە بە جەیش سووری کڕیویان ژنراڵەکان کراون ئەیدەن بەدەسەوە بەڵێ تەواو کاکە کە ئەمانە کەوتنە ڕێگەیشتنە حەما من پێیانم و دەمشق بگرن مێڵن لە عەکسەکەی دەمشقا کە ئەگیرێت حکوومەتی 53 ساڵەی بنەماڵەی ئەسەد کە ئەڕۆخی هەموو ئیفتخارەکەی بن بە حەمە جۆلانی بۆ چون سووریە قاعیدی نییە ئینسانی گەورەی تیان نییە دەورەی قاعیدی گەورە تۆ چۆن قاعیدی گەورە سازەکەی چۆن ئەی خەڵکی سووریە 12 ساڵ شەڕی ناو خۆی نەکرد کەس بە شارەسەدی پێ نەڕووخا وا بوو وایە بە شارەسەد 5 ملیۆن ئینسانی کوشت بوو وا نەبوو ئۆکەی تۆ ڕۆخانی بە شار ئەسەد و گرتنی دەمشق بە هەر کەسێ بێ و کەسە نابێت بە سەرۆک و تاکە کەسی خەڵکی سووریە ئێکەوە لەو پێش تۆڵی ڕاهێنانیان پێکرد و ئامادەیان کردو کەواتە کەسێک ڕاهێنرابێ ئامادەکرابێت چۆن ڕێگەدەن کەسێکی تر بڕات ئەو ڕۆڵە بجێڕێ با بە ڕێگە ئەدەن کاکی گیان ئێمە لە ناوە دنیای سیاسەتین ئێمە یا مناڵین یا پیایی گەورەین ئیستە کورد ناکوژرێت ئیستە نایان کوژن دەیبا ئەو وەختە لە دەمشق بیان کوشتیانە دێ ئەو وەختە تۆ دەستکەوتەکەت گەورەتر بوو کاکەم فڵتە چییە لە ناوە کووردا دروست بووگە تۆ ئیستە هاوار ناکەی بێن وە فریام کەون نایکەی دەی سەگ بابا لە دەمشق بتکردایە دەی تۆ نەتێشتە ئەحمەد شەر بە تەنهایی بڕاتە دەمشق با 10,000 من لە دەمشق بکوژیەیە تۆ بۆ هێشتت ئەحمەد شەر بە تاکە کەسی ببێ بە نێرەکەرە سووریە ئێو کاتیان و کاکەمە خۆیدا بەکوش لەسەر ناوچەیەکی عەرەبی لە کاتێکامە ناوچە کودەکانمان پێویستە کورە کاکە تۆ قوواتە سووریەی دموکراتیک نییە گەوادە کوێی تۆ هاوار ناکەی سووریت ئێستاش نایژی سووریت ئێستت نایژی دەمشقنی منە خۆشتێکی تر ناڵێ ئەیڵیت دێ باشە تۆ بۆ وەکو سووریە هەڵسو کەوتنە تۆ قوواتە سووری دموکراتیک نیت بەڵێ ئۆکەی ئەستە بە شارەسەد لە ڕۆخانە تۆ نیوەی هێزەکە عەرەب نییە ژی بەرادەرانە عەرەب لە ژێرە ئەمە ئێمە ئەڕۆین سووریە و شەعبە سووری ئازادەکەین حڕە شەعبە سووری حڕە تۆ بۆ ناڕۆیتەوێ ئەمریکا پێنە بە دەرەک پێ ناخۆش ئەمریکا بە بەد چاوە شاشەی جەهان و ئەبینێ ئەگرا وڵاتە تۆس تۆ ئیرادەت بەسەر ئەمریکا ئەسەبینی فیلم ئەحمەد شەرعی شەسوودێنی وەختی تۆ ئەمە ناکەی ئەمریکاش گوێڕایەڵی وەکو تۆی هەست و تۆی بە $100 کڕیەوە بەجا بە چەندی کڕیت دەمەداخست بە چەندی کڕیت دێم چقە ئێستاد لە چییە کاکە گیان بزانە من هەرو کاتەش وتم دابەن لە ئەحمەد شەرع بیکوژن لەبەرەوەی ئەحمەد شەرع ئەگەر بیکوژن کەسی تریتیانێ دیسانەوە شەوێت بیکوژن بۆ نەکوشت بە دەوڵەتە ئێرانی شوتم زۆر پێ ناخۆش بوو بە شارەسەد چوو دابە لە ئەحمەد شەرع بیکوژە دەوڵەتە ئێرانی ئەگەر ڕاستەکەی سووریا وڵاتێکی جەنگ زەدەیە بەڕاحەتی توانی هەر کەسی تیا بکوژێت باشە ئێران بۆ نەی کرد ئێرانیش لەگەڵ پلانەکەی بەقوربان ئێرانیش لە پلانەکەی ئەمریکا و ئیسرائیلایە ئەتەبەن باشە کاک پەیمان ئەمە تۆڵی هێزەکەن پاریان دراوەتیەوە ئیشان تەواو بوو ئێستا لایەنە بەر وایە لایەن نابن ئەبێ بڕۆن تەبێتن کاکیان سێرکەم ئێستا کێ سەرۆک کۆماری سووریەیە ئەحمەد شەرع کێ دەستور و یاسای کاتی داناوە بۆ سووریە بۆ 5 ساڵ هەرەوە زۆر سپاس کێ براوە بۆ ئەمریکا ئەکۆشکی سپی بۆ نیشیان لێداوە و گەماروی ئابووریشی لەسەر سووریە هەڵگیراوە لە دەستی کێ هەرەوە ڕەحمە لە دایک و باوکە کێ قەرارە $300 ملیار عەرەبستانی سعودی پێی با سووریە پێ دروستکاتەوە هەرەوە ڕەحمە لە دایک و باوکە شەعبە سووریەی جەنگ زەدەی ماندوو لە شەڕ کێ بە پیاوەزانێ ئەوەی سەری پەتەکە و پارەکە و ئیمکاناتی نێو دەوڵەتێکی بەدەستەوانیە
ئەحمەد شەر دەوڵەت نییە ئێستا غەسبەن ئەلاکە لەی سەریانە و چەکەدانی پیاون داینەوێ دەیدانینێن با من درۆم کرد بێ ئەمانە حیز نەبوون ئەو کاتە و نەهاتبوون کورد نابوتکەن زانی ئەم تەقە لە چییە؟ خۆتۆ ناکری لە پڕێکا چەکەکە دابنیتەوە حیزی لە پڕێکا چەکەکە دانی لە سلێمانی خەڵک نیانە دەڕێ لە پڕا چەکەکە دابنی بەناوە کووردا بێن خەڵک تفی دنیایان تێکە گولیان تێکە ئەسیدیان بەسەرەوەکە ئەی تۆ دەبێت سناروی شکستی دابنی هوی جوولەکە بازیە دەربێری شیعبە هوی درا ڕوودنیامان خۆ فاشیستن و هەر ئەو وەختە ئەمە بەڕێز ئەحمەد شەرع نەبوو هەر ئەو وەختە نەموت کچەکانە ژنجینۆلۆژی ئازادی چۆن دڵتان تێ بێشەرەفی تەرۆریستی ئاوا بەسەر ئەو دەسەڵاتەوە دانیشە ڕفیقی تۆشی کوشت بێت چۆن پێت تەحملەکرێ بۆ دانێکتانتیانە ژنجینۆلۆژی ئازادیتان بەڕاستی تیا بێت ئەگەر ئێوە ڕازەکەن دابان لێ بیکوژن ڕۆژی بۆ ئەوڵ نەبوو بە بەڕێز ئەحمەد شەر ئیستا بووە بە چەتەکان دیسانەوە تۆ بە دەوڵەتە قانونیە سووریە ئێژی چەتە تۆ ئەم فڵتە چیەکەی بۆ ناوخۆی کوردیەکەی لەبەرەوەی تۆ کوردستانی سووریەت نابوت کرد لە بینە بەر ئیستا دیسانەوە بگەڕێتە ناومان پێ بڵێ قارەمان خۆ لە گیرفانی تۆش ندرێگە کوڕکەنیشتی خەڵکەداتوە کوشت شانۆ تۆ خۆت ئەگەر بۆتی فڕە نەدەنە خوار و جنازەکە لە ئاسمانەوە فڕە دێتە خوارەوە حەد لەبەر ئەوەی تۆ خەریکی سناریۆی شکست تەڕاهیەکەی کاک پەیمان ئێستا تۆ یعنی ئەتەوێ بڵێ ئەمانە وتیان سوپای دیموکراتی سووریا بەڵێ لەگەڵ ئەوان ڕازگۆ نەبوون و لەگەڵ کوردیشان ڕازگۆ نەبوون وایە لا دوجان لەگەڵ ڕازگۆ نەبوون دەخێر نەبوون هێز پرۆکسی بوون هێزێکی بەکرێ گیرا و ئێستایشان نەماوە و وارە بڕۆن وابێنە پێش چاوە خۆت وابێنە پێش چاوە خۆت دەرفەتێ لە ئێران دەستەدا من بانگەکەن و من 200,000 کەس هێز دوکۆکەم و لەژێر دەست ئەمریکا ناویشی ئەنێم قواتس ئێرانە دموکراتیک و ڕەحبەریشمی ئەمریکا و ئیسرائیل ڕێ ئەکەون ڕەزا پاڵەوی دانین لە تارانە من 200,000 هێزە چەکدارم هەست من ئەزانم ڕزا پاڵەوی لە تاران دانیشە من ئەبێت چەکەکەم دانێم و بڕۆم کە ئەزانم هەنگەڵە دەوڵەتە ئێرانیان بڕیوە نایڵم ڕزا پاڵەوی بە تەنهای بڕاتە ناوە تاران تەنیا کەسێ لەگرا زۆری فرەز هێزی فرەز منم بە ئەوانەی ئێرانیەکانی پاڵی دەسم بە یەکیان ئەڵێم ئێران دەبێ وڵاتێکی دموکراتیک بێت و ئێوە دەبێت لەو ئێرانە ئیداهاتووی ئێران دروستکەن ئێوە هەموو فەرماندەکان و شۆڕژگێڕان و ڕەحبەرانە ملەتە ئێرانن یاڵڵا بە قوربانتان بەرەوتاران بە شیشیان پێدەم سەهمیشیان پێدەم خۆم بە سووری نازانم خۆم بە ئێرانی نازانم ناڵێم تارانی باشە خۆ ئێستا هەر ئەو هێزەی کە قەسەدەیە بڵین هەسەدە هات طبعا بەشێکی زۆر عەرەبیان تایە باشە لەنا ئەوانە بەرپرسیارەتیان هەیە لەنا ئەو هێزایە هەن هەروانە ئێستاکە بینی لیانە بەگەڕێنەوە بۆ خاتری ئەوەی ئەوان ئەزانن کایەکە کایەی دۆڕاوە مەموریەتەکە تەواو بوو ئێستا بە ناوی هەڵگەڕانەوە ئەڕۆ لە ناوی دەسەڵاتی سووریا ینی بەرژەوەندیەکە زیاتر ئێستا لە شوێنێکی ترەوە چین بۆ شوێنێکی تر تەبیعەتەن کابرا بۆ بەرژەوەندی نەبووە بە هێزە پرۆکسی ئەمریکا بۆ پارە نەبوو بە هێز خۆ لەبەر ئیدئۆلۆژی نەبووە گە ئیدۆلۆژی وایە کابرایی گۆڕا باش ئیدئۆلۆژی ئەگۆڕێ کاکە باوەڕ ئەگۆڕێ خۆ ناگۆڕێ ئەوەی تۆی کردبوو بە هێزە سووریای دموکراتیک دۆلارە ئەمریکی بوو کاکەیان سەکس بوو کەچ بوو باوەڕ نەبوو مەبدەء نەبوو مەبدەء وایە لەسەری ئەوەستایی باش ئێمان لە بەرامبەر کەسێکین بەناوی ئەمە ئەحمەد شەرع کە پێشتر دنیایە کە دەستی هەبووە لە تیرۆر و تۆقادر و سەربڕین و قەت و عاب و ئەم شتانەیە ئۆتۆماتیکی ئەم پیاوە گۆڕێ بە پیاوێکی دیموکراسخواز و سەرۆک و تەوقع لەگەڵ ئەم کامەی کە هەڵەیە بەرەو قودسە چین و ئەوێش ئازادەکەین لەگەڵەوە دانیشە و سێ پارێزگا و لە سووریا نهاتێ ئەمە چێ ئەمە کاکەیان تێگەیشتنە لە دۆخ ڕۆژهەڵاتە نێوەڕاست تۆ بالئەخەرە ڕۆژهەڵاتە نێوەڕاستێکت هەست کە عروبەی نەماگە ئوممەیە ئیسلامی نەماگە کەچی خەڵکەکە پەنی خوارگەس و بە شوێن هەنێ دەسەڵاتە فاسدە سەر بە وڵاتانە غەربی لە پڕێکا پۆتانسیێڵێکی لێ ئازاد دەکەن بە ناوی ئیسلامی فاوندامنتالی جیهادی تەواو ئەمە ئێشێوی کەنە هێزە تۆقێنەر تا ڕۆژهەڵاتی نێوەڕاستی پێ
وێرانکەن کە ئەمیانە پێی وێران کرد ئێستا کامە تەسویرە مەرغوبێکە تۆ ئەگەر ئیاڵاتە متحدەیە ئەمریکا کاکە زانیار جایزە بۆ سەردا بنێت 10 ملیۆن دلار تۆ ئەبی بە ئینسانێکی بەناوبانگی معروف لە هەموو خاوەڕیانەیە وە لە هەموو جەهانە وە مەطلوب نەک بەس معروف مەطلوب داکراو یانە خەڵک حەزەبێکە تۆی کەساتێک زۆر مهمی لە بەرامبەرە ئەمریکا تەبیعەتەن لە تۆ برەند سازیەکەن برەندە لێ دروست دەکەن ئێستا تۆ بەناوبانگەکەن ئەحمەد شەر چەند ساڵە 30 ساڵێ لە من منداڵترە بەچی ئەحمەد شەر لە تەمەنی 30 ساڵەیە ناوبانگی دەرات و 10 ملیۆن دلاریان جایزە بۆ سەریدانیا بەچی بۆ یەکە پیاوە کوژێ زۆر کەسێ پیاوە کوژی لەم دنیا کە تۆ برەند سازی لە ئەحمەد شەرعەکەی ئێستا ئەی تۆڵی هەرو کاتە ئامادەیان کردو بۆ ئێستا تەبیعەتەن ئێستا زۆر بە ناوبانگە جەهادی سەلەفی بووە سەربڕ بووە کەسم گەرەکە لە ناوی ئیسلامە جورئەتی بێ لە بەرامبەر ئەحمەد شەرع بێسێ ئەحمەد شەرع خودی ئیسلامە خودی جیهادیە تەنیا کەسێک ئەتوانێت لە سووریە بێ لەگەڵ ئیسرائیل ڕێکەوێ ئەحمەد شەرعە هیچ کەسی تر نییە هەر کەسێکی تر بیکات ئیسلامی حملەی تێکە مەلام گەرەکە جورئەتی بێ دەمکاتەوە داری تێوەڕێ ئەیسوتێنێت یعنی ئەوانەی ئێستاکە باسی جیهادیانە کرد و قەچ و قوسیانە ئازا جگەل لە خۆی ئەو خەڵکەی تر و ئێستاکە جیهادەکان بەرەو کوردە ئەمانە لە ترسایە نە مەسەلە ترس نییە بابگیان تۆ گەرەکتە سووریە کۆکەیتەوە تۆ گەرەکتە خاوەرمیانە کۆکەیتەوە تۆ گەرەکتە نەفەری لەوەی دانی کەس نەتوانێت مخالفەیکە تۆ لە گرایمکانی هەیە لە ئیسلام و ئیسلامی سیاسی بترسی کە هێزەکە بشەوێنێ تۆ ڕۆشتووی دەرترین سەربڕترین هاوردووە لەسەر دەسەڵاتدا ناوە قاتی ڕێباتێ لەبەری کردووە دانیشتووە لەوێ پیاوم گەرەکە باسی ئیسلام کە قەراعەتێکی تر لە ئیسلام بە تەکفیری ئەحمەد شەرعەکە وەڵا ئەحمەد شەرع پێسێگرێتەوە لەگرا کەس ناوێری بە ئەحمەد شەرع لەبەرەوەی ئەحمەد شەرع مێژوویەکی جیهادی هەیە لەگەڵ ئیاڵاتی متحدە ئەمریکا لە عێراق شەڕی کردووە لە سووریە شەڕی کردووە شەڕی جیهادی کردووە ئێستاش قاتۆ ڕۆباتی کردوتە بەرەوە پیاوی دنیای دیپلۆماسیە و خۆ بە سەرۆکە عەرەب و خەڵکە سووریە ئەزانێت و تەواو بوو کەس ناوێری لە بەرامبەریا قسە بکە ناوێری یعنی ئەم کەسایەتیە کە هەموو شتێکی تا کۆ بووێتەوە و ئەگەر تۆ قسە بکەی کەواتە دژی ئەوانەیە تۆ دژی جیهاد قسەیەکە دژی ئیسلام قسەیەکە ناتوانی کە چونکە ئەمە هەموو خۆی هەمویانە ناتوانی تەواو کەس ناتوانێت بشکێنێ یەک مەلا دەم کاتۆ فتوا با بەسەریە فتوا ئا بەسەریە